من بەتەنیا نیشتمان نیم. من بەتەنیا ڕەچەشکێنی قورسە بەفری سەر ڕێگانیم. من بەتەنیا دەنگی هەڵدانی بانگی مافی گەلنیم. من بەتەنیا لافاوی زەبڵەبەری سەرشەقامی شار نیم. هەموو وەرن با پێکەوە ڕەچەی قورسە بەفر بشکێنین و دەنگ بۆ مافمان هەڵبڕین و فرمێسکی خەمی چاوەکانمان بکەین بە لافاوێک تا هەموومان لە دیری بێگانە ڕزگار ببین و ببین بە نیشتیمانێک. ئێرە سەقزە، ئێرە قیبلەگای وەفادارانە، ئێرە نەزرگای ئەویندارانە، نیشانە و ڕەمزی چۆکدانەدانە، ئێرە ئارامگای نەسلی سووری دوژمن بەزێنە، سمبولی بەرخۆدان و ڕاسان و خرۆشانە. شاری سەقز هەروەک مێژووی خۆی بەردەوام لە ئامێزیدا لاوانی شۆڕشکێڕ و یاخی لەستەم پەروەردە دەکات. ئەم شارە سوورە بە خوێنی لاوانێک کە هەر لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێران تا بە ئەمڕۆ بە شۆڕش و خۆڕاگری وازیان نەهێنا و چۆکیان دانەنواندووە. لە دوای 25 خەرمانان ئەو ڕۆژە ڕەشەی کە تێیدا ژینای جوانەمەرگ بەدەست پارێزەرانی جەهل و خورافەوە گیانی ئازیزی لەدەستدا لەگەڵ دەستپێکردنی ناڕزایەتی خەڵکی شۆڕشکێڕی کوردستان دژ بەم جنایەتە، شاری سەقزی خۆڕاگر و شۆڕشکێڕیش کە چەخماخەکەی هەر لەو شارەدا لێدرا بە مانگرتنی گشتیەوە وەک هەمیشە پەیوەست بوون و ڕۆژانی دواتر زۆر تێکۆشەرانە لە خۆپیشاندانەکانی سەرشەقام دژ بە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی بەشدار بوو. کۆماری ئیسلامی هەروەک پیشەی خۆی و لە نیگەرانی لە تووڕەی خەڵک جارێکی تر دەستیدایە جنایەتێکی بێوێنە لە کوردستان بە تایبەت شاری سەقز و ئەو شارەی بە خوێنی لاوەکانمان سوورتر لە جاران کرد. یەکێک لەو لاوە خوێنگێرم و بوێر و شۆڕشکێڕا شەهید سامان قادربەیگی لاوی تینووی ئازادی و ماندوو لە ژیان لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی. سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلان لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە، بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ، سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ. مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. شەهید سامان قادربەیگی دەی پوشپەڕی ساڵی 1367 هەتاوی
لە ئاوایی کرێزەی گڵی سەر بە شاری سەقز چاوی بە دنیا هەڵێنا. لە کرێزە قۆناغی سەرەتایی تێپەڕاندووە و هەتا سەی ناوەندی واتە سیکلی لە قارەوای سەقز خوێندووە و ئیتر درێژەی بە خوێندن نەداوە. لە دوای واسهێنانی لە خوێندن سەرقاڵی کاری جوتیاری و میوەفرۆشی بوو. لەم چەند ساڵەی دواییدا لە بۆکان بە ئیشی سوپەرمارکێت و دوکانداری سەرقاڵ. شەهید سامان خێزاندار و باوکی دوو منداڵ کوڕێک و کچێک بە ناوی سەردار پۆلی حەوت و سارینا پۆلی پێنج بوو. شەهید سامان وەرزشوانێکی بە توانای ڕشتەی ڕاهێنانی لەش واتە بەدەنسازی بوو. هەموو ئامێرەکانی دامەزراندنی بنکەیەکی وەرزشی کڕی بوو، بەڵام دێوی دیکتاتۆریەت ئەم ئاواتەیان لە دڵیدا کوشت و نەیان هێشت بەم ئاواتە ساکارەی بکات. لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشی ژینا شەهید سامان وەک لیدەرێکی بەهێز و خاوەن ئیرادە شەقام و کۆڵانەکانی بۆکانی گرتەبەر. لە سەرەتای شۆڕشدا لە شەقامی ئەشایری بۆکان کەوتە بەردەستی چەپەڵی چڵکاو خۆرانی ڕژیم و بە توندی بریندار. بەڵام بەدەستی برا و هاوبیرانی شەقام لەژێر مشت و پێلاقە و باتومی بەکرێ گیراواندا ڕزگار کرا. ڕۆژی دوای ئەم ڕووداوە لەلایەن ئیتلاعاتی بۆکانەوە بانگ کرا و بە بارمتەو تا وەدە ئازاد کرا. شەهید سامانی کۆڵنەدەر هەرگیز بیری لە کشانەوە و پاشگەزبوونەوە نەدەکرد. ڕۆژی 24 گەڵا ڕێزانی 1401 بێسەر و شوێن دەبێ و کەس هەواڵی لێ نازانێت تا کاتژمێر یەکی شەوی ڕۆژی 25 خەزەڵوەری 1401 لە نەخۆشخانەی مهاباتەوە پەیوەندی بە نەماڵەکەیەوە دەگرن و دەڵێن وەرن بۆ ئێرە کوڕەکەتان تووشی ڕووداوی هاتوچۆ بووە. کاتێک دەچن بۆ ئەوێ و دەبینن کە درۆیان کردووە و ڕووداوی هاتوچۆ نابێ و پێیان دەڵێن قورسی خواردووە دەبێ بینێرنە ورمێ. ئەو کات بەرەو ورمێ ڕایدەگوێزن، بەڵام بەداخەوە کاتژمێر 5 بەیانی دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و گیانی ئازیزی لەدەست دەدات. ڕۆژێک بنەماڵە و هاوڕێیانی مەحتەل دەکەن تا تەرمەکەیان بدەنەوە. لەگەڵ وەرگرتنەوەی تەرمی پیرۆزی شەهید سامان لەلایەن نزیکەکانیەوە پلانی برنەوەی تەرمەکە دادەڕێژن. هەموو باش دەیانزانی کۆماری ترسنۆکی سێدارە زەندەقی لە ڕێوڕەسمی ناشتنی شەهیدان و دووپاتبوونەوەی پەیمان لەگەڵ شەهیدان چووە. بۆیە هاوڕێیان و نزیکانی بوون بە چەند دەستە و ئیتلاعاتی سوپای تێرۆریستی پاسەڕان نەیانتوانی تەرمەکەیان لێ بزنەوە. هاوڕێیانی شەهید سامان لە ڕێگەی کوێرە ڕێو دێهاتەوە تەرمەکەیان گەیاندەوە زێدی باب و باپیرانی سامان واتە کەرێزەی گڵی و بە بەشداری خەڵکی دڵهەڵقرچاوی ئاوایی و هاوبیرانی شەهید سامان تەرمی پیرۆزی ئەم شەهیدە نەسرەوتوێیان بە ئامێزی دایکی نیشتمان سپارد. نزیکانی شەهید سامان لەسەر سنگ و پشتی سامان شین بوونەوە و لە دەم و گوێچکەی ڕاهاتنە خوارەی خوێنیان دیوە کە نیشانی دەدا دەرمانی نەخواردووە و لە ئاکامی ئەشکەنجەی زۆر و زەربە مەخزی بووە. ئاواتی شەهید سامان وەک هەموو کوردێکی ئازادی خواز یەکشت بوو، ئەویش سەربەستی و نەمان لەژێر چەپۆکی کۆماری سێدارە و تێکۆشان تا سەرکەوتن بوو. خەون و خولیاکانی شەهید سامان لەگەڵ ڕزگاری گەلەکەی پێگەیاندنی دوو منداڵەکەی بە سەرکەوتووی لە کوردستانێکی یەک پارچە و ئازاد بوو. دڵی بە ئازادی و سەربەستی گەلەکەی ڕوندەبەوە. شەهید نەمرە وەکو شاخ، وەکو بەفر، وەکو بەهار و گڵەباغ. شەهید ئاوە تینێتی زەوی دەشکێنێ، پەنجە و دەستە ئازاری خاک ڕادەژێنێ. سۆمای چاوە کام دواڕۆژ دوور بێ ئەیبینێ. شەهید باڵای بەقەد باڵای کوردستانە و دڵی ئازادی بێداخی لوتکەی هەڵوێستی ئینسانە. ساڵێک بەسەر گیانبەختکردنی شەهید سامان تێپەڕ دەبێ. لەم ساڵەدا گەلێک ئاڵوگۆڕ لە ساحەی سیاسی ئێراندا ڕوویانداوە. شۆڕشی ژینا و ئاسەواری ئەم شۆڕشە لە ناخی ئەم کۆمەڵگایە
ڕێکشەی داکوتاوە. ترس و نیگەرانی کۆماری جنایەتکاری ئیسلامی لە درێژەی ئەم ڕاپەڕینە بە تایبەت لە ساڵ یادی گیانبەختکردنی ژینا و سامان و سەدان کەسی تر دەرخەری ئەم ڕاستیە بوون کە پێمان دەڵێ بێگومان ڕێگای سامان و هەموو ئەو کەسانە کە بە دروشمی ژن ژیان ئازادی کەوتنە بەر تەقە و پەلاماری پارێزەرانی کۆنەپەرست ئیدامەی هەیە. هێزی ژن ژیان ئازادی خەریکە ڕێدەپێوێ تا بە تۆڵە سەندنی خوێنی بەناهەق ڕژاوی سامان و ئەو سەدان تێکۆشەرەی تر ئاڵای ئازادی و بەرابەری لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی بەرزکاتەوە. بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی شەهید سامان قادربەیگی و هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕێگایان پڕێبوار.